سپێدا باش خۆنیشاندان بەردەوام من چ زانیاری جەم هەیە ئەڤرکەدا ئەس باوەرم باران ژی نەهات بارە ناوە بارانیش هەر خۆنیشاندان بەردەوام من بەڵێ کاژین وەگەی بینی ئەمڕۆ گۆڕانکاری لە کەشوهەوای شاری سلێمانیە دروست بوو سەرڕای ئەوەی کە باران لە ئێستاە دەستی بە بارین کرۆ بەڵام مامۆستایان بەردەوامن بۆ دوانزە هەمین ڕۆژی خۆیان لە بایکۆتکردنی دەوام و پۆلەکانی خوێندن وەگەشی بینن لە ئێستاە ئەوە تا پەیتا مامۆستایان دێن ئێرەوە دیسان ڕێگای دووسایدی سەرەکی جادەی سالمیان داخستەوە و وەک خۆیان دەڵێن ئەمڕۆژ بەردەوامە بن لە مانگرتن و خۆپیشاندانی مەدەنی خۆیان سەرڕای ئەوەی کە دوێنێ و پێرێ موچەیان وەرگرتووە بەڵام وەک خۆیان ئاماژەی پێەکەن گرفتی ئەوان لە ئێستا تەنها موچەنیەوە ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان باس لەوەگەن کە گرفتیان تەنها موچەنیە بێجگە لە موچە گرفتیان بۆتە یان تەنیا ئەوان ئەیانەوێ موچەیەکمان بەتەنیا ئێستاە ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان دروست بووەوە ئەو ناکۆکیی لە نێوان لایەنەکانە هەیە سەبارەت بە دۆخی سیاسی و هەروەها قەیرانی دارایی لە هەرێما ئەوەش بووەتە باس و خواز لای مامۆستایان و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان و ئەحزابی سیاسیەکەن کە بە زووترین کات بگەنە دەرەنجام و نەتیجەیە لەو دۆخەی کە دروست بووە وەگەی بین ئێستا بارانبارینیش دیسا دەستی بە بارین کردەوە و بەڵام مامۆستایان بەردەوامن لە بایکۆتکردنی دەوامی خۆیان باش ژاڵە یەکەتی مامۆستان بریاریان داوە کە شەمە دەوام بکرێتەوە و مامۆستاکان بچنەوە سەر دەوامی خۆیان مامۆستاکان پێگرە بن بەم بریارە بە پێی ئاگداری بە پێی زانیاری ئێوە کاشین لەبەرەوەی وەک ئاماژەم پێکرد کەشوهەوا گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ئێستایا بە باشی لە پرسیارەکەی تۆ تێنەگەیشت مەگەر دووبارەی بکەیتەوە یەکەتی مامۆستایان بریاریان داوە کە شەمە دەوام دەست پێ بکات دەوام بکرێتەوە مامۆستاکان بگەڕێنەوە سەر دەوامی خۆیان بایکۆت دەوام بشکێنن مامۆستاکان پێگر ئەبن بە پێی ئاگداریەوە نەخێر تاکو ئێستا ئەوان سوورن لە بایکۆتکردنی دەوامی خۆیان و بەردەوامیشە بن وەک خۆیان ئاماژەیان پێکرۆ لەبەرەوەی تا دوێنێ و ئەمڕۆژ ئاماژەیان بە وەکرۆ کە سندیکایی مامۆستایان تاکو ئێستا زمان حاڵی هەموو مامۆستاکانی هەرێمی کوردستان نەبووەوە نەیتوانیوە کێشە و گرفتی مامۆستایان چارەسەر بکاتەنها پێش ئێستاش کە قەیرانی بووجە و موچە هەبوو جگەلەوە مامۆستایان کۆمەڵی کێشە و گرفتی تریان هەبوو بۆیە وەک خۆیان ئاماژەی پێکەن تا ئێستا یەکێتی مامۆستایان نەیدانتوانیوە زمان حاڵی ئەوان بن بۆیە ئەوان بەردەوامە بن لە کۆتکردنی دەوامی خۆیان وەک خۆشیان ئێستا لە دروشمەکانیانە ئاماژەیان پێکرد کە بە باران و بە تەرزە ئەوان بەردەوامە بن لە بایکۆتکردنی دەوامی خۆیان بەڵێ کاژین کاتی ئەوەمان هەیە بچینە لای چەند مامۆستایەک بەڵێ فەرموو ئەتوانی فەرموو بەڵێ لەگەڵمان بیک ئەگەر کامێرامانەکەم لەگەڵم بێت ئەچینە لای ئەو بەڕێزانە سلااوت لێبێ ئێوە ئەمڕۆژ دیسان بەردەوامن لە بایکۆتکردنی دەوامی خۆتان هەر بەردەوامە بین تا سنی مافەکانی خۆمان تا ئەوانەی کە لەلایەنە بمانەنەوە هەر بەردەوامی ژەبین سەرڕای ئەوەی کە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ڕایگەیان کە پێویستە لە ئێستا لەبەر ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان دروست بۆ مامۆستایان بڕۆنەوە پۆلەکانی خوێندن بۆەوەی خوێندن لە پارێزگای سلێمانی چینی لەمە زیاتر ئێمە پامبەت نابین بۆ بڕیارەوە لەبەرەوە هەر بەردەوامە بین کاتی خۆی پیانوتین ئێمە جارێکی داهاتینە سەر جادە پەیمانیان پیان کەشتیوان نەبێتەوە لەبەرەوەمە هیچ متمانەیەکمان پێ نابێت ناکرێمە هەفتەیە دوو ڕۆژ بچینەوە دیسانەوە دەست پێکەنەوە هەموو ڕۆژە بینەوە سەرجادە بەشمەمە یەکجاری بێ لەگەڵ قەیرانەکانە بە یەک جارە پێشتر کێشەی موچەتان هەبوو واتای بایکۆتکردنەکەتان بۆ دواکەوتنی موچەکانتان بوو لە ئێستادا بۆچی ناچنەوە دەوام ناخۆکە خوشکی وەڕێزم ئێستا نەک تەمەن تا ئێستا یەک موچە دراوە ئێمە چاوەڕێی دوو موچەکەی تریشن نەکی مامۆستایانیش وەی فەرمانبەرانیش ئێمە داواکەی کە چۆنەڵی دوو موچەکەی تریش بدرێ ئێمە بایکۆتەکە بەردەوامە تا دوو موچەکەی تریش وەرەگرین ئێستا دۆخی هەرێمی کوردستان گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە دوێنێ ئێوە پەیامی ئاشتیشتان لێرەوە ڕاگەیان لە ئێستاە وەکو مامۆستای قسە چییە بۆ لایەنەکە ئێمە وەکو پەیامی ئاشتی بەردەوامی لە پەیامی ئاشتی بەڵام لەسەر داواکارەکانمان سوورین بەڵام بەداخەوە بۆ بەرپرسانی حکومی ئەوان ئەڵێن خۆپیشاندانێکی هێمنانە بکەن نمونە دێنەوەڵێن مامۆستایان خۆپیشاندانەکان هێمنانەیە بەڵام پیان ئەڵێم ئەگەر هێمنانەیە بۆ نایەن بەدەنگ داواکاریەکانمانەوە بۆ وەڵاممان نادەنەوە بۆ نایەن بۆ ئێرە یعنی بێستان نایە بێن جۆ لە مامۆستا بگرن ئێمە داوای چیمان کردو ئێمە داوای سێ مانگ موچەی خۆمان کردووە کە کەس خێرمان پێ ناکات لەسەرەوە بەڵام ئێمە بڕیارمان داوە بەردەوامە بین هەتاکو دوا مافەکانی خۆمان وەرەگرین کە بریتێ لە سێ موشە
بەڵێ کاژین هەرچەندە پێشروە گاماژەم پێکرد کە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەیش پارێزگای سلێمانیەوە ڕاگەیەنرا کە مامۆستایان چی دیبا هەوڵەکانی خوێندن لەمە زیاتر چۆڵ نەبێت وە بگەڕێنەوە سەردەوامی خۆیان بۆی خوێندکارانیش دوانەکەون وەکو پارێزگاکانی تر بەڵام تاکو ئێستا وەگەی بینین مامۆستایان بەردەوامن لە بایکۆتکردنی دەوامی خۆیان وەک خۆشیان ئاماژەی پێەکەن لە ئێستاە تەنها کێشەی ئەوان موچە نییە بەڵکو ئەو دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستانیشدا هەیە و لێرەوە داواکەن لەلایەنەکان کەوە پەیامی ئاشتیان پێەیە کە بە زووترین کاتکەنە دەرەنجام و نەتیجەیەکی باش بۆی کە لەمە زیاتر خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند نەبن. سپاس بۆ پەیام لێرەمە ژاڵە محەممەد کوژ ناوە خۆنیشاندانی مامۆستان لە سلێمانیە دیارمەدا ئەم بەردەوام